لدور في مجارد قلت بيجا كده قال برئيس شيخ حيدر لامي سركدد دولتا ياسا لبغداد قلت بيج بكين جناب الشيخ تبخيرات يشبو كردستان 24 يعني دنا هذا إرادة كبهيز جدي هيا دنا برا هردو سرك وزيران مسعود بارزاني ومحمد شيع السوداني تا چند گرنگا يعني گرنگي بوي إرادة جدي بهتا داين بسم الله الرحمن الرحيم. بناوي خوي بخشندي مهربان. السلام عليكم ورحمة الله وبركاته. عليك وعلى جميع الأخوة المشاهدين. الصلاة عليه وتوي بنيراني كردستان بستوتسوار خوش حالم أمشو لقل إيوادام إيوادارم خدا نزاو بارانا وكان من لروجي رمضان لا همولا قبول بكات ورمضان ونزيق بونوي ججني ببيت معي خوش گزاراني بو تواوي بكاتكاني عراقو ببيت معي خير وبركات بو همولا راستيكي بوني بروسي سياسي يخستو وريكو بيك و بروسيك للجير سعي دستوري عراقي دابت او بروسيك راستقينية وهنگاوكاني هنگاوي درستن امش دبيته هوي سقامگيري لعراق سقامگيري عراقش واتا سقامگيري ناوسك بشويكي گشتي هرمي كردستان بشكي سركي عراق وناوسيكي هرگرنگي عراق چونك هرمي كردستان وكو بشي سركي عراق و قسەیەک شێ دەڵێن ئەگەر بەشی سەرەوەی جەستە باش بێت و ڕێکوپێک بێت تەواوی جەستە باشی بەخۆیەوە دەبینێت ئەمە شواتای ئەوەیە کە پرۆسەی سیاسی ئێستا بەرەو ڕێکوپێکی دەچێت بەرەو بەهێزی دەچێت پرۆسەیەکی درێژخایەن دەبێت لە نێوان هەردوو برا کە بەیەکەوە کاریان کردووە لە هێزە سیاسیەکان زۆرینەی ئەو هێزە سیاسیانەش پێشتر شان بەشانی یەکتری کاریان کردووە بۆ ڕووخاندنی ڕژێمی دیکتاتۆری سەدام و بۆیە سەقامگیری هێزە سیاسی ڕەسەنەکان ئەو هێزانەی دەوریان هەبووە لە ڕووخاندنی ڕژێمی بەعس وەکو پارتی دیموکراتی کوردستان و هاوبەشەکانی ئەمە درێژخایەنی پرۆسەی سیاسی بۆ ئێمە بەرهەم دێنێت. زۆر باشە بەڕێز شێخ حەیدەر یعنی ئەوەی کە گرنگە پاڵپشتی لایەنە عێراقیەکانە بۆ هەردوو سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان و سەرۆکوەزیرانی عێراق بۆی کە ئەم کێشانە تێپەڕێن و ببێتە بنەمایەکی ژەم لێک تێگەشتن و ڕێکەوتنانە بۆ کێشە و گرفتە گەورەکانی تری لە عێراقدا هەیە. اولا يعني لا يوجد لها مشتێک کێشەی بەو شێوەیە گەورە لە ئارادانی پێویستەوە لە بەرچاو بگرین بەڵکو جێبەجێکردنێکی هەڵە بۆ دەستور هەیە کێشەیەک نییە کە کێشەیەکی چارەسەر نەکراو بێت لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی چونکە ئەمانە بەیەکەوە کاریان کردو بۆ پێکێنانی عێراق هەردوو لایەن کار دەکەن بۆ ئەوەی عێراق باشتر بکەن سەقامگیرتر بکەن مادەکانی دەستور وەکو خۆی جێبەجێ بکەن بەڵام ڕەنگە کێشە و هەڵە لە جێبەجێکردنی دەستور هەبێ خوێنەوە و تێگەیشتنی هەڵە بۆ دەستور هەبوو بێت بەڵام ئەمڕۆ تێگەیشتن هەیە چوارچێوەی هەمانگی نەرمی نواندووە لە مامەڵەکردندا و بە تێگەیشتنی نوێ هاتوۆتە پێشەوە تەنانەت ئێمە پێشتر لە ڕێگەی کوردستان 24ەوە ئەومان ڕاگەیاندووە کە چوارچێوەی هەماهەنگی ناکرێت هەنگاوێک بچێتە پێشەوە بەبێ ئەوەی هەرێمی کوردستان سەقامگیر بێت چونکە سەقامگیری هەرێمی کوردستان سەقامگیرێک هەموو عێراقا دەبێتە هۆی سەقامگیربوونی پرۆسەی سیاسی و جێبەجێکردنی دەستور لە تەواوی لایەنەکانەوە وەکو هەناردەینەوت و موچەی فەرمانبەران و مادەی 140 و جێبەجێکردنی ئەم بابەتە وهروەها دۆسیەی بەجێکردنی موچەکان وهروەها هەڵبژاردننی هەرێمی کوردستان و هەڵبژارنەکانی دیکەش ئەگەر بێت ڕێکەوتن لەسەر ئەم بابەتە بکرێت و ڕێکەوتنەکە لە ژێر دەسایی دەستور دابێتەوە عێراق دەتوانێت بکاتە ناوچەی سەلامەت و پرۆسەی سیاسی پرۆسەیەکی ڕاستەقینە و ژێرخانێکی بەهێزی دەبێت من تێبینی ئەم بابەتم کردو بە تایبەتی کاتێک کۆمەڵێک چاوپێکەوتنمان لەگەڵ بەڕێز سەرۆک بارزانی هەبوو لەو کاتەدا بینیمان کە لەکتێگەشتی زۆر باش هەیە دیدگای زۆر باشێ لەلایەن جەنابیانەوە بە تایبەتی لەسەر سەقامگیری عێراق و چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ ئەم پرسە بە دیاریکراوی بە هەمان شێوە بەڕێز نووری مالێکی و هەروە چوارچێوەی هەماهەنگی بە شێوەیەکی گشتی هەمویان لەسەر ئەو دیدگایە کۆکن کە پێویستە هەرێمی کوردستان
سەقامگیر بێت و ئەو هێزانەی لەوێ لە سەقامگیریدا بن بە هەموو شێوەیەک بە تایبەتی لە پەیوەندەکان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان کە هێزی گەورە و بەهێزی پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانە بۆیە ئەم سەقامگیریە بەر لە هەموو شتێک کاریگەری ئەرێنی بۆ سەر خەڵکی عراق دەبێت خەڵکی عراقش تامەزرۆی ئەوێ سەقامگیری بۆ خۆی ببینێت بە هەمان شێوەی وڵاتانی ناوچەکە کە هەمویان دەیانەوێت عراق سەقامگیر بێت چونکە سەقامگیری و ئاسایشی عراق ساسی لە هەرێمی کوردستان بێت ناوچەکان دیکە عراق بێت کاریگەری زۆر باشی لەسەر سەقامگیری ناوچەکە دەبێت ڕووی ئابووری و ئەمنی و کۆمەڵایەتیەوە بۆیە زۆر گرنگە و پێویستە لە بەرچاومان بێت کە ڕێککەوتنی هاوشێوە هەبێت لە نێوان سەرۆکایەتی و سەرۆکوەزیرە حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها پەرلەمانی عراق و حکوومەتی عراق و تەنانەت دادگای بەڕێز شێخ لامی زۆر باشە یعنی دنهادا ئیرادەیەکە باش هەیە بەریان هاژی من ئاماژە پێکرد و یەک ژوان گرفتان وان پرزگریکان ئیدی نزیکە دێ چارەسەر بیتن و ئەوژی موچێ فەرمانبەرین هەرێما کوردستانی بووە پرسیار ئەvەیە ئایا ئیرادەیەکە بەهێز دەنگێکی بەهێز لە بەغدایە لە ناوچەیە لە دەردور هەیە ji بۆ پشتەوانیکردنا وێ ئیرادەیە بەهێزە دنابەرە هەردوو سەرۆک وەزیران دروست بووە ji بۆ vê çendێک و کێشەیەن دنیەن هەلاویستیەن دنابەرە هەولێر و بەغدایژی بێن چارەسەرکردن بەر لە هەموو شتێک زۆر بە دیاریکراویش ئێمە باسی ئەوە دەکەین کە ئیرادەکە هەیە و ئیرادەکە شتێک نییە ئەمڕۆ دوێنەیە لەدایک بوو بێت و ئافرا بێت بەڵکو ئەم ئیرادێ بۆ چارەسەرکردنی پرسە هەڵواسراوەکانەوە کوردستانی فەرمانبەرانی هەرێمی کوردستان چونکە خەڵکی هەرێمی کوردستان خەڵکی ڕەسەنی عراقن و ماوەی چەندین سەدەیە لە عراق ژیان بەسەر دەبن وا گەلی کورد ئەو گەلەیە کە گەلێکی بەرەنگار و خۆراگر بوو و شەهیدێکی زۆری داوە قوربانێکی زۆری داوە لە ڕووخاندنی ڕژێمی پێشووی بەعس ئەمە حاڵی زۆربەی ڕۆڵەکانی باشووری عراقش بوو بۆیە ئێمە یەک گەلین و پێویستە هەمویان لە خۆشگوزەرانیدا بن هەر هیچ نەبێت سوود سامانەکانی عراق وەربگرن ئەمە بارودۆخی پێویستە هەموو ناوچەیەک بێت ئێمە هیواخوازین هەموو خەڵکی عراق سوود لە سەرچاوەکانی عراق ببینێت ئەمە خاڵێکی زۆر گرنگە هیچ کەسێک مافی ئەوەی نییە کە مافی خەڵکی کوردستان زەوت بکات کە شەو و ڕۆژ کار دەکەن فەرمانبەران مامۆستایان ئەندازیاران پزیشک و کارکەران و تەواوی بوارەکان خەڵکی شەهید کە سوکاری شەهیدان تەواوی ئەم توێژانەی کە ئاماژەم پێکردن هەمیان پێویستیان بە موچەیە ئەو موچەیە کە بە حاڵ و بە زۆر پێداویستی ئەو خێزانانە پڕ دەکاتەوە ئێمە باماشەوە لە باشوور و ناوەڕاستی عراق بۆ خۆم خەڵکی دەبینم بۆ شێوەیە و زۆر ئازار دەچێژم کاتێک دەبیستم کە توێژێک هەیە لە عراق موچە وەرناگرێت یاخود توێژی مامناوەندیش تەنانەت کە لە موچەکانیان بێبەش بکرێن و موچەکانیان دابکەون ئەمە شتێکە دەروونمان دەوروژێنێت بەڕاستی ئازاری بەهۆ دەچێژین بەڵام کۆمەڵە شتێکی دەستوریان پێویستە جێبەجێ بکرێن و لە ڕێگەی ڕێکەوتەکانەوە ئەم پرسانە چارەسەر بکرێن و چارەسەرەکە چارەسەرێکی ڕێشەیی بێت نەک کاتی ئێستا بە دوای چارەسەر ڕێژەیەکاندا دەگەڕێین و بۆ ئەوی بەیانی نەگەڕێنەوە دوزارێک تکە بگەینەوە چوارگۆشەی یەکەم مودابشکردنی موچەی دوو موچە پێویستە بەردەوام بێت و وەکو ئەوەی کە وەزارەت لەسەری پێکات. بەڕێز شێخ حەیدەر لامی سەرکردە لە دەوڵەتی یاسا لە بەغداد و لەگەڵ مابووی سوپاس یا شێخ.